دەزگای نووری حکما لە قێڕانیە کۆتایی با خولێکی هاوینا هێنا لە مەراسیمێکی تایبەتدا بڕوانامەی بەشداری بە بەشداربوانی خولەکە درا. بەڕێوبەری خولەکەش دەڵێت ئامانجیان پەروەردەکردنی ئەو منداڵانەیە با پێگەیاندن و تێگەیاندنێکی ڕاست و دروست. خولی زیاتر وشارکردنەوە و پێگەیاندن و تێگەیاندنی نەوەکانی داهاتووە و ڕزگارکردنیانە لە کاتە فەراغەکانیان و دەست بە سەرداگرتنیانە بۆ ئەوەی پەروەردەیەکی ڕاست و دروستکە ڕەسەنایەتی دینی وەربگرن و دوورکەوتنەوە لەو کاتە فەراغانە کە هەیەە. زیاتر ئێمە ئەوەی کە مەبەسمانە ئەوەیە کە ئەو جیلێکە ئێستا لە گۆڕەپاندا زیاتر جیلێکە کە لەلایەن کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵێک سنتەری ترەوە بە پەروەردەیەکی جیا لە پەروەردەی کۆمەڵگەی کوردی پەروەردە دەکرێن. ئێمە زیاتر مەبەسمانەوەیە کە ئەو جیلە بگەڕێنینەوە بۆ پەروەردە تەندروستەکەی خۆی کە پەروەردەیەکی ئیسلامیە. بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون. قوتابیان و کەسوکارەکانیشیان سوپاسی سەرپەرشتیارانی خولەکە دەکەن و دەڵێن لەو خولانەدا منداڵەکانیان پەروەردەیەکی دروست دەکرێت بە پێچەوانەی بەشێکی زۆری سەنتەر و ڕێکخراوەکانی دیکە کە کار لەسەر بەلاڕێدابردنیان دەکرێت. ئەم هاوینە هاتن بۆ خولی هاوینە سەنتەری حکمە ئیسیفادەیەکی باشمان لێ کرد. دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم جی ئاینیان فێرکردین قورئان و هەندێک حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم. من بەشدارم کردو لە خولی هاوینی لە دەستگای نووری حکمە کە من ئیسیفادێکی زۆرمان لێ کردووە دەستخۆشی مامۆستایەکانمان لێ دەکەین کە مامۆستایەکانمان یار هەوڵی زۆریان لەگەڵ تەڵەبەکە و لەگەڵ ئێمەیان داوە. ئەمن وەکو خۆم دوو منداڵم لێرەکانەیە. منداڵی یەکەمم ئێستا ئەلحەمدولیلا گەوتە قۆناغی پێنجەم جوزێکی زیاتر لەبەرە ئەوە دەچێت بۆ جوزئی دووەم و ئەویشی بەشێکی تەواو لەبەر کردووە. شکرانی خوای گەورە دەکەین کە ئەو ڕێکخراوانە دروست بوون بۆ منداڵەکانمان کە شوێنێکی وشارکەرەوەی زۆر باشە لە چاو کۆمەڵێک ڕێکخرا و سەنتەر و شوێنی دیکە کە تەنها ئیشیان فێرکردنی کۆمەڵەشتی بێسوود و بێکەڵکە. ساڵانە لە هەردوو وەرزی هاوین و زستاندا دەزگای نووری حکمە لە زۆربەی شار و شارۆچکەکان خولی تایبەت بۆ منداڵان دەکاتەوە. ئەم ساڵیش تەنیا لە قێڕانیە زیاتر لە 300 قوتابی بەشداری خولەکەیان کردووە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.